لەم وڵاتەدا کێشی لەشی مناڵان بۆ نیوەدا دەبەزێت. تیگارە ئەو وڵاتەی کە هیچ دەرمانێک لە نەخۆشخانەکانیدا نەماوە و قەیرانی بەدخۆراکی مەترسی لەسەر ژیانی مناڵان دروست کردووە. هەفتۆمی بچووک تەمەنی 5 ساڵە. ناوەکەی بە زمانی ناوچەی تیاگرایی باواتای دەوڵەمەندێ، بەڵام بەدەست بەدخۆراکیەکی توندەوە دەناڵێنێ و کێشی لەشی بۆ نیوە دابەزیوە. دیمەنی قاچ و قۆڵی هەفتۆم نوێنەرایەتی واقعی ڕۆژانەی ناوچەی تیگارای باکووری ئەسیوبیا دەکات کە برسێتی و بەدخۆراکی باڵی بەسەر ناوچەکەدا کێشاوە و لە هەر سێ منداڵێک کە تەمەنیان لە خوار 5 ساڵەوەیە تووشی بەدخۆراکی بوون. دایکی هەفتۆم دەڵێت دەستکەوتنی خۆراک زۆر قورس بووە، تەنانەت ڕۆژانە جارێکیش ناتوانین خواردن بخۆین. لەوەتەی منداڵەکەم لا نەخۆشخانە خێوێنراوە بارودۆخی خراپتر بووە چونکە پێیان وتین دەرمان و خۆراک نییە. دایکەکە دەژڵێت تەنانەت کاتێک ساڵی ڕابردوو لێرە بووین بەهۆی هەمان کێشەوە هیچم دەست نەکەوت و بە دەستی بەتاڵ چوومە ماڵەوە. ئێستا ڕێکخراوی خۆراکی جیهانی نەتەوە یەکگرتوەکان ئامانجی گەیاندنی هاوکاری بەپەلەی بۆ 2.1 ملیۆن کەس لە هەرێمی تیگارا ڕاگەیاندووە. بڕیارە لە ماوەی 6 هەفتەشدا هاوکاریە خۆراکیەکان بگاتە ئەو وڵاتە.